خۆشەویستان دووبارە سڵاتان لێبێت و ئێمە بەردەوام ئەبین لە پرۆگرامی کورسات مەگەزین و تۆری ستۆدیۆمان هەیە. جاڕوان دێمە هەمیشە وتومانەوەی کە ئەو فیلمانەیە لە کوردستانیشا بەرهەم ئەهێنرێن هیچیان کەمتر نییە لە فیلمە جیهانیەکان و بە ستاندەرد جیهانیەکان بە خۆشحاڵی و لە ئێستادا بەرهەم ئەهێنرێت. هەر بۆیە فیلمەکانی ئێمەش لە فستیڤالە جیهانیەکان و لە فستیڤالە نێوخۆیەکانیشا بەشدارە بن و ئەتوانن خەڵاتی باشترینەکان بەرن. بەڵام ئەم فیلمەی کە ئەمڕۆ ئێمە لە تەوەرەکەماندا باسی لێوە ئەکەین جیاوازێکی دیکەی هەیە ئەوەیە کە بەجیا لەوەی کە چەندین خەڵاتی بەدەست هێناوە بەڵام یەکێک لە ئەکتەرەکان کە لە فیلمەکەدا بەشدار بووە کە ئەکتەرێکی بچووکە بەڵام بەتوانایەکی زۆرەوە ئێستا پاڵەوراوە بۆ باشترین ئەکتەر کە فستیڤالەکە لە وڵاتی ئیتالیا بەڕێوە ئەچێت. ئێمە ئەمانەوە باسێک لە فیلمەکە بکەین، باسێک لەم فستیڤالانە بکەین و باسێک گرنگی لە فیلمەکان بکەین وەروە لە ئەکتەرانیشمان و لە توانای ئەکتەرانمان کە ئێستا ئەتوانن شان بەشانی ئەکتەرە جیهانیەکان بەشدار بوون و بپاڵەورێن بۆ ئەوەی کە باشترین خەڵاتەکان بەرن بە میوانداری زۆر بەڕێز کاک بڕوا ئەتار وەکو دەرهێنەر و کاک ئاریاس ئەتار وەکو ئەکتەر سڵاوتان لێبێ بە خێربێن پیرۆز بایشتان لێکەین. زۆر سپاس بۆ کورساتی عزیز. زۆر سپاسانەکەین. سەرتا باسێک لە فیلمەکە بکەین. کورتە فیلمی پەیکەر لە ساڵی 2023 بەرهەم هاتووە. هەر لە سەرەتای 2023 دەستمان کرد بە وەشاندن لە فستیڤالە جیهانیەکان و ناوخۆیەکانە. بە خۆشحاڵیەوە ئەتوانم بڵم تاکو ئێستا زیاتر لە 25 فستیڤاڵی نێودەوڵەتی بەشدار بووە و لە کوردستان لە هەولێر بەشداری کرد لە فستیڤاڵی نابۆ تیرۆر کە خەڵاتی باشترین فیلمی لەو فستیڤاڵەیە برد و لە میهرەجانی نەینەوە لە مووسڵ لەوێ جارێکە بەشدار بووەوە کە خەڵاتی ڕێزلێنانی لیژنەی دادوەرانی وەرگرت و لە فستیڤاڵەکانی دەرەوە لە زۆرێک لە وڵاتانە بەشداری کردووە وەکو ئەمریکا کە بەش پشکی شێری بەرەکەوە لە زۆر لە ویلایەتەکان بەشدار بووە زایدەن لە ئیتالیا و فەڕەنسا، ئەڵمانیا، ئیسرائیل، تونس، دوبەی، چین ئەمانە مەجموعەی وڵاتن کە لەوێ فیلمەکان وەرگیراوە و لە فستیڤاڵەکان بەشدار بوون. دەستان خۆش بێ. پێش بچین کاکە ئاریاس با پرسیارێکی ترت لێ بکەم جگەل لە هەموو فستیڤاڵی کە لە ساڵی 2023 کە بەشدارە بێتیایە فیلمی پەیکەر دەستخۆشیتان لێەکەین. کۆتا فستیڤاڵێکی نێودەوڵەتیە لە ئیتالیا بەشدارە بێت و کاکە ئاریاس وەکو باشترین ئەکتەر ڕکابەری سێ ئەکتەری ترەکات لە سێ وڵاتی جیاواز و خۆش دووکو دەرهێنەر ڕکابەری وەرگرتنی خەڵاتی باشترین دەرهێنەرەکەی بۆ ئەم فیلمە. ئەگەر باسێکی مەشمەڵ بکەیت. بەدڵنیاییەوە من لە ئێستا وەشانمان کە چاوەڕێن و لەلایەن ئیمێڵ و لە پلاتفۆرمی فیلم فریوەی و ئاگادارکراوێنێتەوە لە دوو فستیڤاڵە لەم کاتای ئێمە فیلمەکەمانەوەیان لە بانگیدا لە وڵاتی ئەمریکا لە لاس ڤیگاس لەوێ بە هەمان شێوە هەر بانگێش کراوین لە فستیڤاڵەکە ئامادەبین و لە مانگی 11 و 12 و 13 و 14 مانگی نۆڤەمبەر لە فستیڤاڵ لە شاری ناپۆلی لەوێ خەڵاتی لە دوو کاندیدی خەڵاتە کە بۆ ئەکتەر و باشترین ئەکتەری کوڕ لەگەڵ باشترین دەرهێنەر. ئەم فستیڤاڵەکە کە زیاتر گرنگیە بەلایەنی کەلتوری و کەلتوری وڵاتەکان دوو بەشە بەشێکی فیلمی ناوخۆیی کەلتوریەکانی خۆیانە و بەشێکیانەیە ئەیانەوێت کەلتوری وڵاتانی کە ببینن کە بە خۆشحاڵەوە ئێمە وەکو تاکە فیلمی کوردی لەم فستیڤاڵە بەشدارین چکە بۆ پێی مینۆیی کە هاتوۆتە بەردەستی من و بەرنامەکان هیچ فیلمێکی تری کوردی و عێراقیشی بگرێتیانە. ئێمە وەکو تاکە فیلمین کە بە ناوی هەرێمی کوردستانی عێراق بەشداریمان کردووە لە فستیڤاڵەکە. اینجا با ئێمە بینەران پێکەوە تیزەری فیلمەکە ببینین لە پاشانیشدا گفتوگۆ ئەکەین لەگەڵ کاکە ئاریاس. دووبارە دەستان خۆش بێت. کاکە ئاریاس پیرۆزبایت لێەکەین دەستخۆشیت لێەکەین.
بەو تەمەنە کەمەی خۆتەوە ڕۆڵت بینیوە لە فیلمێکە کە دەرهێنەرەکەی کاک بڕوا باوکتە چۆن بوو ڕۆڵت بینی و هەستت چۆنە کە ئێستا پاڵێوراوی بۆی کە خەڵاتی باشترین ئەکتەر بەریت بەڕاستی تۆم بڵم هەستێکی زۆر تایبەتە کە ئەوە توان بڵم تایبەتترێکا کە دەرهێنەرەکەی باوکمە هەروە هەستێکی زۆر خۆشیشە وەکو یەکەم مناڵ لە تەمەنی منە کە گەشت بێتمە ئەو ئاستا هەر بژیت زۆر شیرینی زۆر جوانی کە قسە هیوادارین هەر بەردەوام بیت و خەڵاتەکەش بەری وەکو باشترین ئەکتەر کاک بڕوا پێمان بڵێ بزانین وەکو دەرهێنەرێک بەجیالەوەی کاک ئاریاس کوڕی بەڕێستە کاتێکە لە کاری نوانەکانەکەی هەست دەکرد کە توانایەکی جیاوازی هەیە ئەتوانێت باشتر شتەکان وەربگرێت خۆی بە حکمەوەی کە ئێمە خێزانی خۆمان من کاری هونەریەکەم و دایکشی ڕاگەیاندن کارە هەر تەسەورکەن لە 8 ساڵ و 7 ساڵە بوو کامێرەیەکم هەبوو بوو هەنێ شتی خۆم پچووکی خۆم ئەنا دایکی داناوی من تەسویر دەکەم لە ناو سێتی کارەکانی خۆما زۆر جار هەر لە پشتی کامێرە دانیشت و سێری کردو حەزی بابەتەکە بوو لە 1-2 TVC وەکو ئاکتینێکی بچووک بەشداری کردووە بەڵام با من ڕازگۆ بم کە کاتە من بیرم لەم فیلمە کردەوە تەمان ئەم فیلمە بەرهەمی کوردستان دیالۆکە و لە کارگەی کەلتوری ئێمە تەسویرمان کردو بە سوپاس بۆ هەردوو لایەن پێویستم بە شوێنێکی تاریک بوو ئەگە بە ڕۆژ تەسویرم کردە ئەم ئیشم کردە بودجێتێکی زۆر مەویست تا ئەو بینایە تاریک کەم بەڕاستی بۆی بتوانم ئەو لایتی کە ئێمە ئەمانەیە بەکاری بێنین بۆی ئێمە شەوان لە 6 و 7ەوە دەستمانە کرد بە تەسویر تا 5 بەیانی کە خۆرت سەری دەرێنای ترێمە ئەوەستان 4 شەو ئەمە لەسەر یەگەمە ئیشمان بوو بەڕاستی بیرم لەوە کردو هیچ دایک و باوکێک ئامادەنیە مناڵەکەی خۆی 4 ڕۆژ لە ناو تەپ و تۆز و هینە بێت و خەوی نەبێت و 4 ڕۆژ زۆر باشکاتە هۆکاری هەڵبژاردننی ئاریاسەمەیە ئەمە بەشێکێکی با ڕازگۆ بم لەگەڵ تا بەشێک هێتا لەم ماوەیە کە پێم دەی بمزانێ منیش بەشداریم ناکرد مادام تۆ لەبەرەوە منێنا بەشێکیشی ئەوەیە کە عادەت و تەقالیدی سەر سێد ئەزانێ بەڕاستی ینی بۆ نمونە ئێمە من زۆر جار بەر مناڵ کەوتم چکە من ئیشی پێشووتریشم کورتە فیلمی تۆپ لەگەڵ 18 مناڵا بووە زۆر مەبەسمە لە کار لەسەر مناڵ و ژنکەم مناڵەکان زۆر جا تووشی کێشیانە کردین بەڵام بە حکمیەوە ئەم کە لەسەر سێد بوو ئەزانێ بابەتی سێد بۆ مەرجنی لە کاتی خۆیان نان بخۆیت مەرجنیەکە تین و یەکسەر ئەو حاضر بێ کارەبا ئەکوژێتەوە ئەوەستێک گەرمە هیلاکی باشیتیە ڕاهات بوو لەگەڵمانە بۆیە بۆ من زۆر باش بووە لێرەش و بەڕاستێمێ سوپاسی هەم سۆما قاسم و هەم ڕامان علیشکەم کە دوو ئەکتەر بوون لە ناو فیلمەکە لەگەڵ ئاریاسا هاوکارێکی باش بوون بەتایبەت سۆما کە قسەی لەگەڵا کرد و کردیە و ئەمانە توانی باشتر ئەکتینەکە بکات ئەمە بەدەمی خۆم نەبێ بەدەمی هەموو ئەو کاستین و ستافی کە ئەرکیان کێشاو لەگەڵ منە ئەم فیلمیان دروست کردو هەمویانیانوت یەکەم جار و تومان ئەمە کوڕی خۆیەتی بۆی هێنایەتی بەڵام دوای بۆمان دەرکەوت کە بەڕاستی ئێمەشی هیلاک نەکرد نەکتۆ چکە ئەگەر هەڵە نەبم وازان چوارتێکی نەبوو لە تێکی یەکەم و دووەم ئەوەی کە ئێمە ئەمانویست ئەو ئاکتینەی بۆ کردین بەڕاستی جیاوازی نواندنی ئاریاس چی بوو ئەگەر ئاریاز نەبووە کەسێکی تر بووە لەوانەیە باشتریش بووە لە ئاریاس چکە خەڵکی بە زۆر باشمانەیە لەوانەیە خراپتر بووە بەڵام بابەتەکە ئەوەیە کە ئێمە پرۆڤەمان تیا کرد یەکێ لەو شتانەی کە من هەستم کرد من و ئاریا زۆر متعلقین بەیەکەوە لە فیلمەکە وتمەگە من بمردبم تۆ چی ئەەکەی بۆ دایکە ئەمە هەستم کرد زۆر گرنگی بە یا بە شتە ئیشی لەسەرکەوە زایدەن لەوەی کە مانگێک پێشەوەی من فیلمەکە دروستکەم پێمەوە دەم و فیلمەکە دروستکەم تۆی تایت ئەبێ قژ درێژکەیتەوە ئەبێ ئەوە بکەیەوە بکەی هەتا یەکێ لە نوکتە خۆشەکانەوە بوو لە مەکتەبەوە بانیان کردمتیان ئاریاس قژی زۆر بۆ ناکرێ مناڵی کەش حەزی لە قژی درێژوت مۆڵ فیلمی هەیە بەسەر چاوتەواو بێ ئێمە کورتەکەینەوە هین بێ یعنی فترەیەکی زەمەنی باش لەگەڵ یا ژیا بۆیە توانی باشترین شێوە ئامانجەکەی پێکە کاکاریاس پێمان بڵێیت تۆ یاریزانێکی باشی دوو گۆڵیشیت نواندن یان یاریزانێکە کامیان حەز و خولیای خۆتە کە ئیشی لەسەر بکەی لە گەورەبوونیشدا وڵڵاهی ئەتوان بڵێم هەردووکی ئاڕاڵە کەواتە ئەتوانی کارێکی نواندن بکەیت و لەوێ یاریزانێکی دوو گۆڵی بیت و لە تۆپی پێە هەندری چیانەیەکیت ڕیال مەدرید لەوانە هاوبەش نین ئەم لەگەڵ مامی ڕیال مەدریدە برازاکان و منیش بەرشەلۆنی کاتە جیایەتی یەکتریەکەن لەسەر یاری هەر خراپ هەمیشە سەرکەوتوو بن قورسە کارکردن لەگەڵ مناڵێکە خۆی بە گریمان کوڕی خۆت نەبێت
ئەکتەرێ بێت مناڵ بێت بەڵێ کارکردن لەگەڵ مناڵە وەکو باسم کرد من کاتێ جەنابە لە پەیما گەونە جوانەکان بوو ئەزانی لەگەڵ کاکاروان و ئەوانە مجموعی کاری مناڵمان کرد یعنی مەسرحمان کرد بۆ مناڵمانە کرد و مناڵیشمان لەگەڵا بوو دوای کە تەخەروجیشم کرد فیلمێکی دیکومنتەریم کرد هەر لەسەر مناڵ دوایەوە فیلمی تۆپ کە پێشتر باسم کرد لەگەڵ 18 مناڵ لە دەڤەری کەلاری خۆشەویست تەسویرم کردو بۆیە معاملەم لەگەڵ مناڵە زۆر بووە بەڕاستی قورسترا بەڕاستی ئەبێ تۆ ببیت بە مناڵەکە نەک تۆ بتێ مناڵەکە وەکو تۆ تەعاملکە ئەبێت تۆ ژووکو ئەو مناڵە تەعاملکەی یعنی من لە کورتە فیلمی تۆپا بیرمێ 2 ڕۆژ تەسویرم وەستان دوای ڕۆشتمەوە ئەکتەرە ڕئیسیەکەم لەو فیلمە چوو بوو قژی 0 کردبوو مەجبور فترێکی زەمەنی زۆر سام تا مناڵەکە قژی هاتووە ینی هەنێ ئەمە یەکێکە لە شتە بەسیتەکان کە ئەیڵم کێشەی ڕاکوارە ینی مناڵ تعاملێکی تایبەتیەوێ تا مناڵتر بێ بەڕاستی ئەرکەکە قورستر ئەبێ ئاریاز باوکە باسی کرد لەوەی کە قورساییەکی زۆرتان بینیوە لە کاتی ڕکۆکردنی ئەم فیلمەیە ئەگەر کارێکی دیکە هەبێت بەڵام دەرهێنەرەکەی باوکێ نەبێت بەشدارەبی وەکو ئەکتەر ئەگەر ئاوا قورسیش بێت دەبمان باس کە بزانین بۆچی والله هیچ بەهۆی حەز و خولەیەکی زۆرم هەیە بۆ کاری ئەکتەری هەر لەبەرەوە هۆیشەوەی لەبەری ما کوباکشم تیمایەکی زۆر لەگەڵ یابووم زۆر باشان کەواتە کێشت نییە ئەتوانین لە کارەکانی دیکە شار بەشدار بێت و ئەو قورساییە هەڵەگری بە کوم مناڵێک لەوەی کە بتوانانی وردە خەونەکانە بەدی بێنی کاگڕۆ پرسەرێکم بۆ تۆ بێژوی کە بینە سەرەوەی کە بربژێرن هەردووتان بۆ وەرگرتنی باشترین خەڵاتی هەم دەرهێنەر هەم ئەکتەر فیلمەکە لە فیستیڤالێکی نێودەوڵەتی ئیتالیایە بەشدارە بێت یەکەم فیلمی کوردیە کە بە زمانێکی کوردی بە هەستی کوردی لە فیستیڤالێکی نێودەوڵەتیە بەشدارە بێت مە بە پرسیارەتی ئەوە زیان ناکات بێگومان من لە زۆر شوێن وتومە ئەم چەند ساڵی دوایینێ نەبێت کە بەداخۆ بەهۆی باری داراییەوە وەزارەتی ڕۆشنبیری نەیتوانیەوە سەپۆتی ئێمەمان بکە من بۆ خودی خۆم ئەمە پێنجەم کارمەکە 4 کارەکەی ترم هەر 4 لە بەرهەمی بەڕێوەبەرایەتی سینەمای سلێمانی بووە کە توانیانە زۆر باش هاوکاری ئێمە ببنە مەدرسەیەک بۆ ئێمە بەڕاستی چکە من نایشارمەوە جەنابی شتانەزان من پەیماگای و نەرجوانەکان بەشی شانۆم تاوا کردووە کە لە دوای تەخەڕوجەوە من کاری موڤم کردووە ئەم فیلمانە زۆر گرنگی خۆی هەیە لە فستیڤالەکانە ئامادە بێ باوەڕ بکە من مێژوویەکی کورت بازەکەم زەمنێک بوو لە کوردستان کە فستیڤالەکرا بەشی زۆری وڵاتانی دراوسێ خەڵاتەکانیانە برد لە فستیڤالەکانی ناوخۆی کوردستانە فستیڤالی سلێمانی بێ کە بەڕێوەبەرایەتی سینەمای سلێمانی ئیکرد هەر شوێنێکی کە بێ دواتر وای لێ هەوە فیلمەکانی ئێمە ڕکابەریان ئەکرد لەگەڵ ئەو فیلمانی کە لە وڵاتانی دراوسەی خۆمانەوە ئاهاتن بەڵکو ئێمە خەڵاتەکانمانە لە فستیڤالەکانی ڕابردووەمە بەسمە دواتر وای لێ هاتووە فیلمەکانی ئێمە ئیستا پێشبڕکێ نەک ئەمەی من چەندین فیلمی تر لەگەڵ هاوڕێیانمە پێشبڕکێەکەین لەگەڵ هەرە فیلمە بە کوالیتیەکانی وڵاتانی دەرەوە کە بەڕاستی لە ڕووی تەکنیکۆ لە ڕووی بودجێتەوە لە ڕووی هەموو شتێک لەوانی زۆر لە ئێمە باشترمە ڕاستە لەوانەیە ئێمە حەزمان بە ستایلی فیلمی ئەوان بێ ئەوانیش بە هەمان شێوە حەزیان لەم ستایلە فیلمانەیە کە ئێمە دروستێکین و پیان خۆشە ینی من پێشتر لە فستیڤالێک لە ئەمریکا هەر ئەم فیلمی پەیکەر 3 خەڵاتی بردەوە بەدل لە خەڵاتی باشترین کامێرا عفو و باشترین فیلم لە ژنەی دادوەران لە ڕێی دەنگدانەوە بینەر فیلمەکەی ئێمە هەڵبژا بە باشترین فیلم لەبەرەوەی کە بە دڵیان بوو چکە ئەم جۆرە فیلمانەش لای ئەوان کەمە کە باسی لە کوردستان و بابەتی پێشمەرگە و ئەوە بکە بۆیە زۆر گرنگە ئەم فیلمانە بەردەوامی هەبێ بۆی توانین لە زۆربەی فستیڤالەکانە ئێمە ئامادەیمان هەبێ باس لە فیلمی کورد و کوردستان و پێشمەرگە کرد کەواتە توانێ بڵێن کێمە چیرۆکی زۆر جوانمان هەیە تا چەند گرینگە کاتێک کە ئەم فیلمانە بەشدارە بن لە فستیڤالە جیهانیەکان ناوەڕۆکەکەشیان کوردی بێت بێگومان من نایشارمەوە لە وڵاتێکی دراوسێ فیلمەکەم 2 جار ئەکسپت کرا دوایی دەرئەکرایەوە لە فستیڤال لەبەرەوەی ئاڵای کوردستان بە زەقی لەناو فیلمەکەی منە هەیە کە بەشێکشە لە شارەکانی کوردستان کە داگیرکراوە بڵێن لە بەشێکی تری وڵاتانی دراوسەیە لەسەرەوەی کە ئاڵای کوردستانی تیابوو بە هیچ نەوعەیەک ئەمزانی ئەکسپتەکرا لە ڕێگەی پلاتفۆرمی فیلم فریوەیەوە ئاگادارەکرایان کە تۆ فیلمەکە و ئەکسپت کراوە لەم فستیڤالایەوە تاو کەمینۆکە ئەها ئەوی ئێمە لابرا ینی 2 جار من تووشی ئەوە بووم بۆیە زۆر گرنگە وەزایدەن لەوەی کە زۆر جار ئەو فستیڤالانە ڕیڤی
خەڵکەکە داهێنەوە لە ناو پلتفۆرمی فیلم فریوەیە کە زۆری تایە ینی باز لەوەکە کە کوردستان پێشمەرگەی ئازای تایە ئەوەی تاکە باسی فیلمەکانەکە ینی بۆن مکە یەتە سەرەوەی فیلمی ئێمە بۆن فیلمێکی پۆڵندیش باز دەکرێت ئەوە نییە بەس باسیەوەی ئێمەکە باسی پێشمەرگاکرێ باسی شتەکرێت لەبەرەوە بێگومان زۆر گرنگە چکە ئێمە کۆمەڵە چیرۆکێکی زۆر گەوری هەم تراژیدی هەم ئازایەتی پێشمەرگەمان هەیە بەڵام من دایمی ئەوواڵم ئەگەر نەتوانین خزمەت بەو چیرۆکە بکەین با دەستی لێنین خراپی نەکەین بۆ نەوەکانی داهاتوو بتوان بە جوانترین شێوە پێشکەشیکەن چکە ینی هەر یەکێک لە کارەساتەکانی کە بەسەر گەلی کووردا هاتووە ئەمە ئەنفالە ئەمە کیمیا بارانە ئەمە یەزیدیەکانە کە جارێکە ئەنفال کراونەتەوە شەڕی داعشە هەر یەکێک لەمانە ئاوارەبوونەکەکان خوشکێکی خۆم تایە ئەمری خوای کردووە هەر یەکێک لەمانە چیرۆکی زۆر قورسی تایە بەڵام زۆر جار بەداخەوە من کەسێکی کە چووە ئەم فیلمانی وە دروست کردووە کە بەڕاستی ئەو مەرگەساتە ناتوانێت بگەێنێتە کەسانی ئەوروپی و دەرەوەی وڵات کە ئەمە بەڕاستی جێی داخل لەبەرەوە من هەستەکەم ئەو چیرۆکانە وازیان لێ بهێنین باشترە وەک لەوەی کە بە کاڵ و کرچی بەڕاستی پێشکەشی بکەین بێگومان وەکو باوکێک هەستت چۆنە کە کوڕەکەت هەموو ئەکتەرێک لە فیلمێکی خۆتە بەشداری کردووەکە وەکو دەرهێنێت تۆ کارەتیا کردووەوە لە ئێستاشە کاندیدا بۆ وەرگرتنی خەڵاتی باشترین ئەکتەر و ڕکابەری سێ ئەکتەری ترەکە دەسێ وڵاتی جیاوازە وڵاهی بابەتەکەەوە بوو من لە دەرەوە بووم ینی یەکێ لەو شتان لە دەرەوەم کە تەلەفۆنم بۆ کرد جارێەوەی خۆمم هەر بیر نەبوو من ڕۆژانە ئیمێلمان بۆیە دەڵە فیلمەکە لەم فستیڤالە وەرگیرەوە فیلمەکە لەمەیە فیلمەکە دەوەیە بەڵام بۆ ئەمان زۆر جیاواز بوو بۆ من هەستێکی زۆر خۆش بوو بە حکمی ئەوەی کە یەکەم جار بوو وەکو ئەوەی کە کاندید بێت بۆ باشترین ئەکتەر و ئەکتەرەکەش ئاریاز بێت جاریکە هەبووە فیلمەکە بۆ باشترین فیلم یاخود بۆ کامێرە یاخود بۆ مونتاج بەڵام بۆکو ئاریاز کە بۆ یەکەم جارێ بوو ئەوم پێخۆش بوو لەبەرەوەی کە یەکەم تەشجیع بێ ڕاستی هاندانێکی زۆر باشە بێ دووهەمینیان ئەوەیە کە بانگێشتی ڕسمیە بۆ ئەو وڵاتەوە کە بچێت و لێ چەندین کەس بەرکەوتنی ئەبێت و لەوانێت چەندین کاری ئەید بەردەوام بێ من بۆیە هێناوەتەم بوارەوە کە هانی بەم و ڕێگەکەی پیشان بم بەڵام ئاخوی بەردەوام ئەبێ یاخود نا من تەنهاوەنگم لەسەر ڕێگەکەی پیشان بم ئەگەر نا زۆری لێ ناکەم بۆی کە بەردەوام بێ ئاریاز پێمان بڵێ بەڵام بەدڵنیاییەوە تۆ ئێستا خەڵاتەکەت بەدەستێنەوە بەشێک لە خەڵاتەکە لەوەی کە کاندیدیت بۆ ئەوەی کە ببێت بپاڵێوری بۆ باشترین ئەکتەرەمە خۆی بۆ خۆی خەڵاتێکە و بەشێکە لە سەرکەوتنەکانت هەستت چۆن بوو ئەو کاتێک کە زانیت لەوەی کە بربژێری کاندیدیت ڕاستی سەیی زۆر خۆش بوو هەروەها قسەیەکیش بڵم ئەم خەڵاتە تەنها بۆ من نییە ئەم سەرکەوتنە تەنها بۆ من نییە بۆ هەموو کوردستانە بۆ خێزانەکەشمە خۆت ئامادە کردو بۆ ئەم گەشتە بەرەو هەموو خەڵکە بتوانێت کەوی لەوێش لە فستیڤالەکان کە لە فیلمەکانە بەشدا بڵانێ مناڵی دیکەشی تیا بێت وەکو پاڵەوراونە بەس لەوانەیە مناڵی دیکەشی تیا بێت و ئەکتەر کە بەشدار بوو من لە فیلمی دیکە هەروڵا زۆر خۆشم بۆ ئامادە کردو و خەریکە بوومەتەکەدەم و سێمانگە بۆ ناڕۆ وتومە مەکتەبە گەری هەیە مەکتەبی جازۆ نێنێ لەبەرەوە زۆر نادڵنیامە مەسەر کەوتنێکە بۆ خوێندنگاکە بۆ خۆشی لەوەی یەکێک لە خوێندکارەکانی بپاڵێورێت وەکو ئەکتەرێک لە جیانە بۆ باشترین ئەکتەرەکانە مارخۆی سەرکەوتنێکە بۆ خوێندنگاکە بۆی خوێندکارەکانی دیکەش چاوی لێ بکەن ڕاستە کاگوڕۆپێتەن وایە لە فیستیڤالەکەیە کاردانەوەی کەسانی بیانی چۆنە بێت کە بۆ یەکەم جاریانە فیلمەکە بینن و پەیامی پشت فیلمەکە پێتان وایە بە تەواوی بگا بۆ بینەرانە بە حکومی کە چەند جارێکە لە فستیڤالەکانی ترا بەشدار بووین باوەڕ کە نازام جاریوا بۆ هەر فیلمی من نەبوو چەند فیلمێکی کوردی بووە یعنی هەتا من بەسێترین شت لە مووسڵ بۆت بجێڕمەوە کە نزیکە لە خۆمانەوە کە فیلمەکە کرا چەندین فیلم بوو بەڵام زۆرترین قسە لە کەکرا فیلمە کوردیەکان بوو ینی یەکێک لەو شتانەی کە دکتۆر شەکرچی قسەی لەسەر کرد کە باسی لەوە کرد کە هەرێمی کوردستان لە ڕووی هوەرەوە و لە ڕووی فیلم سازیەوە بەڕاستی ئەبێ بیکەنە قیدوەیەک بۆ هەموو تەواوی عێراق لە بەرەوەیان زۆر پێشکەوتوترن یعنی ئەمە قسەی ئەوە کە کردی هەتا من ڤیدیۆیەکم هەیە کە سڵاو و ڕێزی تایبەت دەنێرە بۆ گەلی کوردوەڵە من گەلی کوردم زۆر خۆشەوە باز لەوە کرا کە فیلمەکانی ئێرە زۆر باشترن ناڵم
ئەو فیلمانەی ئێمە کەم تا زۆر تەسیراتی یەکتریمان بەسەرەوە هەیە ناتوان بڵم ستایلێکی تایبەت بەس جۆرە ستایلێک دروست بووە بۆ ئەوەی کە فیلمەکانی بزاندێ ئەمە کوردیە بۆیە زۆر حەز دەکەم بە تایبەت لەوەی کە لە دوای شەڕڤانان و پێشمەرگە و ئەوە ناوی کورد تەواو بڵاو بۆتەوە کە شتێک بە کوردی بێ سەرنجی خەڵکی بێگانە چیرۆکیشمان زۆرە وەکو کوردوەک و گەلی کورد چیرۆکمان زۆر و مێژوویەکی زۆر دەوڵەمەندمان هەیە ئەکرێت بڵین سونەری سینەما بە تایبەتی پردێکی زۆر باشە بۆ گەیاندنی ئەو چیرۆکانە بە دەرەوە قوربان بێگومان وایە ئەمە بیرمان نەچێ هەر یەکێک لەمە ئیسە لەوانەیە لە ئاریاز بپرسین دڵنیا بە یەکێک لە مەرگە ساتەکانی هۆڵۆکۆستی بینیوە لە فیلمەکە کە هەتا ئێستا لەسەر هۆڵۆکۆست کارەکرێ کە من خوا نەخواستە مردنی هیچ کەسێ بچووک ناکەمەوە بەڵام ئەنفالی ئێمە هیچی کەمتر نەبوو لە هۆڵۆکۆست کیمیابارانی ئێمە هیچی کەمتر نەبوو لە هۆڵۆکۆست و هەموو ئەو لەناوبردنانی کەتەوە هەتا بەم تازەیە خوشکبرایانی یەزیدیمان کە لە ناوبران و ئەنفال کراون ئەمە شەری خۆی بەشێکە لەو مەرگە ساتانە بێگومان ئەگەر ئێمە بین کاری لەسەرکەین بەشی چەندینەوەمان هەیە چیرۆکمان هەیە کە بتوانین کاری لەسەر بکەین باشەکاتە کاکاریاسە بێ بینەرێکی باشی فیلمان جیهانیەکانیش بە چیت ئەکتەرێکی جیهانی هەیە سەرسامیت پێی بتەوێت تۆش لە داهاتوە وەکو ئەو کار بکەیت و ناوبانگێکی باش پێیا بکەیت منە خۆم زەڕۆک ڕۆک هەر بژیت کاک بڕوا ئەمە تا چەند هەندێکە بێدام فیلمەکە لە چەندین فیستیڤاڵی جیهانیە بەشداری کردووە بۆ کۆتاجاریش لە فیستیڤاڵێکی نێودەوڵەتی لە ئیتالیایە بەشدارە بێت تا چەند هەندەرە بێت بۆ ئەوەی کە کاری باشتر بکەیت بێگومان ئێمە بۆ پلانیشت چییە بۆ دوایەوە ڕاستە ئێمە ڕازگۆ بووم لەگەڵ تا جاران کە فیلم دروستەکرات تا پێش 2010 لە ڕێی علاقاتەوە بەڕاستی فیلمێکمانە ناردە فستیڤالە یاخود لە فستیڤالە ناوخۆیەکانە بەڵام بە خۆشحاڵی و کەیسە چەند پلاتفۆرمێک هەیە کە هاوڕێیانەوەی کە لە بواری فیلم سازیە ئەزانێ کلیک فستیڤالە فیلم فریوەیە هەر یەکێک لە پلاتفۆرمانە تۆ فیلمەکەی خۆت دەوێ دانێت و بەشداری فستیڤالەکانەکەیت تۆ تایبەتمەندێتی و فستیڤالانە خوێنیتەوە دەرگاکە زۆر باشتر کراوەتەوە بۆ ئێمە کە بتوانین بەشداری فستیڤالەکان بکەین ینی من بۆ نمونە فیلمەکە لە چیلی وەرگیرە پێرار پار ینی من بە گوگل ماپیش نازانم چیلی لەکوێیە بەڵام فیلمەکەم لەوێ نمایش کرا بابەتەکە ئەوەیە کە بێگومان ئێستا دەرگایەکی زۆر باشەیە بۆ ئەوەی کە ئێمە بتوانین بەڕووی تەواوی دنیا بکرێنەوە فیلمەکانمان بنێرین بەڵام جێگەی داخە ئەوەیە کە ئێستا وەکو پێشتریش باسم کرد بەهۆی باری دارایی حکوومەتەوە سەپۆز زۆر کەم بۆ تۆ چکە کورتە فیلم وەکو فیلمی درێژ نییە من بڵم ئەم کورتە فیلمی خۆم لە سینەما نمایشەکەم بە بلیت بتوانم بودجێتێکی پیاکەم و فیلمێکی داهاتێکی پیاکەم ئەم داهاتە نییە تەنها ئەوەیە تۆ لە فستیڤالەکانە بەشداری پێکەی ئەگەر لە فستیڤالەکانە هەندێکیان هەیە خەڵاتی باشی هەیە کە بەشداری بکەیت و بتوانانی فیلمی کەی پێ دروستکەی ئەمە بابەتێکیەوەی کە داهاتوو بەرنامەی داهاتوومان چییە ڕازگۆ بم نەک من وابزانم هە زۆربەی بەشی زۆری هاوڕێیانمان ئەگەر پرسیاریان لێ بکەی هەمومان چەند ئیشێکمان هەیە لە سەرڕەفەکان هەمووی پلانمان هەیە و هەمووشی بەستراوەتەوە بە ڕاشکاوانە بیڵم بابەتەکە بودجێتە ینی من بۆ خودی خۆم چەند ساڵێکە سەرقاڵی درامایەکین کە ڕۆژە لە ڕۆژان بکەوێتە سەر شاشەکان یاخود هەر بە هەمان شێوە بابەتی چیرۆکێکی ئەنفالە و هەر لەسەر مناڵ و ئافرەتە کە هەموو شتێک تەواو بووە و تەنها ئەوە ماوە بچمە پرۆدەکشنەوە کە کورتە فیلمێکە ئەویش چکە یەکێک لەو شتە ناخۆشانەی کە ئێمە بەشداری لەم فستیڤالانە ئاکەین بۆ ساڵی داهاتوو ئیمێڵە بۆ کاتەوە لە بەرهەمی تازت بنێرە زۆر ناخۆشە کە تۆ بەرهەمی تازت نەبێ وردە و کۆنتاکتە کاڵە بێتەوە 2 ساڵ 3 ساڵ ئیمێڵە بۆ کات دوایەوەی تر ئیمێڵە بۆ ناکاتۆڵە دیارە دوورکەوتۆتە لە بواری فیلم سازی و ئەوانەیە بابکە تۆ هەموو ساڵە بەرهەمێک هەبوو یا بە 2 ساڵ جارێ بەرهەمێکە هەبوو ئەو پەیوەندیە بەردەوامە بێ و زیاتر ئەبێت و سیڤیش لەوێ بەڕاستی زیاتر ئەبێت ئەمە دەستخۆشتان لەگەن هیوادارین لە مانگی 11 ئەمە دووبارە میوانداری بکەینەوە لە کاک ئاریاز بۆی کە باشترین خەڵاتەکەی ببێت بەڵام دنیا شەیتەمەگە خەڵاتەکەشمەی تۆ خۆت ئێستا خەڵاتەکەت بەدەست هێناوە دڵنیا بەلەوە دەستان خۆش بێت کاک بڕوا کاکە ئاریاز دەستان خۆش بێ و زۆر خۆشحاڵ بووین هیوای سەرکەوتتان بۆ خۆش سپاسانەکەی زۆر سپاس بۆ ئێوە بۆ ستافی کورساتیش دەستان خۆش بێت هەر بژین